بنەران بیسەرانی خۆشەویست، ئەم کاتە و گشتکاتێکتان شاد و بەختەوەر. خۆشەویستان وا جارێکتر لە بەرنامەکەتان بەرنامەی سایکۆ بە یەک دەگەینەوە. هیواداری ئەڵقەی ئەم جارەمان جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. خۆشەویستان ئەڵقەی ئەم جارە تەرخانەکەین بۆ کێشەکانی خێزان بۆ چۆنێتی چارەسەرکردنی. هەموومان نەزانین هیچ خێزانێک نییە بێ کێشە بێ. لەوەتی خوا مرۆڤی دروست کردووە، کێشەشی لەگەڵ یا هەبووە، بە تایبەتیش لە نێوان دوو کەس کە پیانەڵێن هاوسەر، لە نێوان دایک و باوک، لە نێوان خوشک و برا، لە نێوان مامۆستا و قوتابی خوێندکار، لە نێوان هەموومانە هەیە بەڕێزان. لەبەرەوەی دوو کەسێتی جیاوازین، دوو بیرکردنەوەی جیاوازین. من لەگەڵ هاوسەرەکەمە لە دوو خێزانی جیاوازەوە هاتوین، دوو پەروەدەی جیاواز کراوین، ماوەیەکمانەوێت تا لێک تێگەین، تا شارەزای یەکتریە بین. بۆیە زۆر گرنگە ژن و مرد کاتێک کە هاوسەرگیریەکەن ئەم کوڕووکچە ئەبێ پێشەوە لێک تێگەیشتنێکە بوو بێ بەڕێزان، ئەبێ شارەزاییەکە بوو بێ. ناکرێ من زۆر جار خەڵکە بینیە ئەڵێ مێردەکەم ڕزیلە، مێردەکەم دڵی پیسە، مێردەکەم لێمەیە، ئاوایە ئێ ئەڵم باشە بۆ شوو پێکرد نەتەزانی وای بوو نەوەڵە، ئێ پرسیارە نەکرد نەوەڵە، وتیان کوڕێکی باشە، بم شێوە ناڕوایە وتیان ئافرەتێکی باشە. بەڕێزان خێزان خۆتان نەزان ئینسان کێشەی دنیای هەبێ، بەس لە ناو خێزانە کێشەی نەبێ مرتاحە. بەڵام لە دەرەوە چەند بەختەوەربی هاتیتەوە ناو خێزان پرتەوبۆڵە هەبوو، کێشە هەبوو، بێگومان ژیان ئینسان بێ بە دۆزەخ. ڕاستە کێشەی خێزانی وەکو خوێی چێژ وایە، هەیە لە هەموو ماڵێکا هەیە، بەڵام ئەو خێزانانە بەختەوەرن کە دەستنیشانی کێشەکانەکەن، یعنی بێ هۆکارەکەی دەستنیشانکەین. بەڕێزان هیچ کێشەیەک هیچ مشکلەیەک لە دنیاە بەبێ هۆکار نییە، هیچ مشکلەیەک. واتە کە ژن و پیاوێ لەگەڵ یەکا کێشەیان هەیە ئەبێ سەبەبێکە بێ. وە کەسیش نەڵێ من مەلایکەتم و ئەوی تر، ئێمەی مرۆڤ تۆی خێر و شەڕ لە ناخمانە هەیە، بەڵام لەوانەیە ژنەکە یا پیاوەکە سەبەب یعنی چۆن ئەڵێ سەرچاوەی کێشەکە زیاتر بێ. لەوانەیە من لە ١٧٠ سەبەب بم، بەڵام خێزانەکەشمەکی لە ١٣٠ هەیە، لە 120 هەیە، ئەگەریشی لە 150 نەبین. بۆیە یەکەم هەنگاو بەڕێزان لە دوای باسی کێشەکان نەکەین. یەکەم هەنگاو بۆ چارەسەرکردنی هەر کێشەیەکی خێزانی ئەبێت دەستنیشانی هۆکارەکە بکەین. سەرچاوەی ئەم کێشەیە لە چۆوە هاتووە؟ ئایا کەسانی تر تەداخولەکەن؟ هەندێک کەسێ ڕێک کێشەیەکی بێباتە دەرەوە بۆ کەسانی تر. ئایا مێردەکە و لە یەک لاوە تۆی خۆشەوێت و ئەو خۆش ناوێ یا بە پێچەوانەوە؟ ئایا کێشەی خێزانی لەسەر پەروەردەکردنی مناڵە یا لەسەر پارە سەڵفکردنە یاخود ڕێز نەگرتنی بەرامبەرە یا تا دوای؟ کەواتە ئەگەر بمانەوێ هەر کێشەیە چارەسەر بکەین، خێزان نەگاتە لێواری تەلاق و لێکجابوونەوە، مناڵەکانمان سەرگەردان نەبن، ئەبێت دەستنیشانی کێشەکان بکەین. دوای ئەوەی دەستنیشانی کێشەکانمان کرد بەڕێزان ئاسانە چارەسەرکردنی، بە مەرجێک لێک تێگەیشتن هەبێت. بەڕێزان هەندێک کەسێک گوێ ناگرێن، ینی زۆر جارێ ئێمە دانیشین لەگەڵ ژن و مێردە ئەڵێن خوشکەکەم ئەم هەموو دەردە ئەم هەموو زوو خاوە لە ناو دڵ و دەروون تا هەیە بەرامبەر هاوسەرەکە و بۆ دەری نابڕی، بۆ پێی ناڵی، ئەڵێ گوێم لێ ناگرێ، کاتی نییە، هەر خۆی بەڕاستە زانێ. بەڕێزانە بێ و حەقیقەتە بزانین هەموو مرۆڤێ غەڵەتە کات، کەسمان نییە مەلایکەت بێ لە ١٠٠ ڕاست بێ، هەمووی خێر بێ. لەبەرەوە هەر کەسێ خۆی بەڕاست بزانێ، ئەوە بزانێ سەرچاوی کێشەکە سەرەکیەکە ئەوە، چ کەس نییە هەموو کەس ڕاست بێ. بەڕێزان بۆیە تۆ هاوسەر ئاڵی هاوسەر هاوژین، یعنی بێ لە بەرامبەر یابی کە تۆ داننیشی لەگەڵیە، کاتی بۆ تەرخان نەکەی، لێک تێ نەگەن، کێشەکە چارەسەر نەکەن، کێشەکە ئاڵۆزە بێ. دائیمەن کێشەی خێزانیش سەرەتا شتی بچووکە، بەڵام کە ئیهمالی کرد کە بە دوای چارەسەران نەگەڕای، کە لایەک کەم تەرخەم بوون، وردە وردە وەکو تۆپەڵە بەفرێکی بچکۆلە لەسەر شاخی گلۆری کەرەوە هەر بێتە خوارە و لەگەڵ خۆیان بەفر هەڵەگرێ، ئەوی کێشەکە گەورە ئابێ گەورە ئابێ تا ئەگاتە حاڵەتی لێکجابوونەوە کە ئامەژ لە بەرژەوەندی هیچ کەسێکیان نییە. بەڕێزان دێک کەسێ وەزانێ ئاسانە دووسێ مناڵێنە لە با لێکجابینەوە، یعنی لێکجابوونەوە ئەنگا ئاسانە بەڕێزان، ئاو بە نیسبەت تۆ ئاسان بووی مناڵەکانە، ئەم مناڵانە بن بە قوربانی. تۆ بۆ مناڵ خستەوە کە ئاوا لێک تێ ناگەن، بۆ هێشتێ مناڵێ بێ، ئێ باشە خۆ تۆ ئافرەتێکی شووەکەی بە پیاوە دوو مناڵەوە لێک جیابی تۆ جاری واژنەکە سوورە، باشە کە لیک جابوویتەوە یعنی چیەکەی بە دوو مناڵەوە لە لای تۆ بێ
هەر بێ بەشە بێ لە باوک لای باوکی بێ هەر لە تۆ بێ بەشە بێ هەمە یەک دوو ینی ئەگەر ئافرەتێ لێک جیابەوە من ناڵێم یعنی لێک جابوونەوە نابێ بێ ئەوە خوا لە قورئانە باسیەکە ئەوە لە مەحاکم دیاری کراوە بەڵام تا بتوانی چارەسەری کێشەکان بکەیت ئەگەر دەواازەیەک تروسکاییەک مابێ ئەوە باشترە بەڵام ئەگەر هەر چارەسەر نەکراو کەس نەگەشتە نەتیجە و خێزان بوو بە دۆزەخ بێگومان ئەو کاتە لێک جیابوونەوە تەنیا چارەسەرە بەڵام من باسی و کێشان ناکەین کە بەسیتن کێشەکان زۆر گەورە نین بە لێک تێگەیشتن لەگەڵ یەکتریە یەکتر بەڕێزان لەوانەی کە سەرچاوی کێشەکەمان بۆ دیارریەکە و هۆکارەکەی و لێک تێگەیشتن هەبوو قوبولکردنی ڕای بەرامبەرە ڕێزان کەسانێکی هەرچیەک بڵێ لە من ڕاستم تۆ غەڵەتی هەرچێ بڵێ ئەڵێ نێرە لە بی دۆشە نابێ بە ڕێزان ئێمە مادەم هاوسەرگیریمان کرد مادەم مناڵمان بوو مادەم خێزانمان بوو ئەبێ گوێی لێ بگرین ئێمە بە شەرکەین ئەم دنیای بە ڕێزان ئێمە لەگەڵ خۆمانە جیاوازیمان هەیە وڵای جاری وە بەیانیان لە خەڵەسین لە خۆمان بێزارین یانی ئۆڕۆ لە خۆمان بێزارین جاری وای لە خۆمان بێزارین بێتاقەتە بین ژیان زەحمەتە ئێ باشە لەگەڵ هاوسەرەکەش تا شتێکی ئاساییە دوو پەروەدەی جیاوازن بە ڕێزان دوو لێکدانەوەی جیاوازن ئەم بە جۆرێک سەیری دنیاکە و سەیری خێزانەکە و سەیری مناڵ و پەروەداکە تۆ بە جۆرێکی تر ئەو بە جۆرێکی تر لەبەرەوە نابێ بڵێ بەس من ڕاستم بە ڕێزان نێسا من لێرەوە کۆمەڵە شتە بینم بە ڕێزان کە سەیری منەکەن شتی ترە بینن من بڵێم ئەوە هەیە ئەوە لە ناوە نییە ڕاستە لەبەرەوە نایبینێ بەڵام ئەگەر بێ لە شوێنی منەوە لە گۆشەنیگای منەوە سیرکە شتانی من نبینیم ئەویژە وڵاوڵە ڕاستە بۆیە بە ڕێزان خۆتان بخەنە شوێنی یەکتری زۆر جار ئەڵێ پێشەوەی دەرزیە بکەی بڵێن دەرزیە بکە بە خۆت اینجا شوژنێ بکە بە بەرامبەرەکە ینی ئەگەر تۆ تەحملی ئازاری دەرزیەکی بچووکەکە قیر و سیا بەرامبەرەکە و شوژنێکی پیا بکە بۆیە پێشەوەی هەر شتێکیشکەن بە ڕێزان ژنومێت زۆر گرنگە خۆیان بخەنە شوێنی یەکتری بڵێ من ئەگەر ئاوا هجووم کەمە سەر ئەو من ئەگەر جنێو بە دایک و باوکی ئەو بم من ئاوا هەرچی ژێر بەڕێ بیەن مەسەر بەڕە من ئەگەر ئاوا بۆڵە بۆڵکەم بەرامبەرەکەم قوبولیەکە باشە عکسی کەرەوە بڵێ ئەگەر ئەو بەرامبەر من بیکە والله من پێم قوبول ناکرێ ێ باشە هیچ پێ قوبول ناکرێ بۆیە زۆر شتێکی گرنگە پێڵێن بەشداریکردنی ویژدانی مشارەکەی ویژدانی پێڵن بە ڕێزانانی خۆ تەعاتوفکە لەگەڵ یا خۆ بخەرە شوێنی ئەو وای دانی ئەو شتانە بە تۆڵێ تۆ قوبولتە ئەگەر قوبولتە تۆش پێی بڵێ وەڵام من دڵنیام تۆ قوبولی ناکەی و نازبێ هەر خۆت فەڕستکەی بە ڕێزان هەندێک کەسێ بۆ ناگەرن نەتیجە بەس خۆی بەڕاستە زانێ بەس ڕێی خۆی دەجۆ لە بەرامبەرەکەش گەر بە ڕێزان ڕاستی بەشێکی لای منە بەشێکی لای تۆیە بەشێکی لای ئەوە کەس نییە هەموو ڕاستیەکانی لابێ ئەگەر ژنومێت بەم گیانە بەم ڕوحیەتە بەم عەقلیەتە تەعامل لەگەڵ یەکەن من دڵنیام کێشە زۆر کەمە بێتەوانێەوە چارەسەری کێشەکان بە ئاسانیەکرێ یەکتر لە خاڵەکان کە گرنگە ژنومێت ئاگاداری بن یەکتر تاوانبار نەکەن بەداخەوەندێک ژنومێتێ دای من تاوانباری بەرامبەرەکەیەکە ئەڵێ تۆ وای خەتای تۆیە تۆ ئەوەی تۆ سەبەبی تۆ ئەوە بەبێ و حسابێ بۆ خۆی کە ئەمیش لەوانەیە دەستی پیای هەبوو بێت ئەو هاتۆتەوە هیلاکە ماندووە ئەمیش یەکسەر دەستی کردو بە بۆڵەبۆڵ و کێشەیەکی دروست کردووە ێ باشە دۆ چاوەڕێ بکردا سەبر بکردا لێی گەڕێبا پیاوەکە نانێکی خوادا ئاوی خوادا ئیسراحەتی بکردایە اینجا ئەو کاتە داواکاریەکانە پێشکردا ژنی عاقڵ و پیاوی عاقڵ و زیرەک ئەو ژن و پیاوەن کە لە کات و شوێنی گونجاوە داواکاریەکانیان پێشکەشەکەن بەڕێزان من ێساگە داواکاریەکم هەبێ لە مووقیفێکە کە خێزانەکەم ئینفعالی کرد و عەسەبیە تووڕەیە هیلاکە ئەمەیە نەتیجەی نییە داواکاریەکەم جێبەجێ نابێ بە هەمان شێوە ئەویش داوای لە شتێ لە من کە خۆم تازە لە دەوام هاتوومەتە و برسیمە هیلاکم بێتاقەتم ئیزعازم چیم بەس هەر نابێت کەواتە کاتی گونجاو و شوێنی گونجاو هەیە بەداخەوە زۆر ژنومێت تێ ئەم کاتە گونجاو و شوێنە گونجاو هەڵنابژێرن دوای بۆ بەرامبەرەکە تاوانبارەکەی ئێمە دائیمەن وتومانە دووبارەی ئەەکەینەوە بەڕێزان دائیمەن هێڕش بکەنە سەر ڕەفتاری بەرامبەر جیاوازی بکەن ڕەفتار نەک کەسێتی جیاوازی هەیە من لەگەڵ یەکێکا پێی نەڵم تۆ وایت و تۆ وایت قسە بە خۆی و با و باپیری بڵام ئەمە دیفاع لە خۆیە کات چکە هێڕشم کردوتە سەر کەسێتی قوبولی ناکات ئەویش ڕەدمەیاتەوە ئەویش قسەی خۆیەکە ناگەێن نەتیجە بەڵام ئەگەر هاتم کەسێتی خۆی یا دایکی یا باوکی یا خوشک و برا یا ئەمانم لابر هجووم نەکردە سەر لەگەڵ خێزانەکەما گلەیەکەم ئەوە بێ بڵم تۆ هاوسەری منی تۆ دایکی مناڵەکانی تۆ خۆشەویستی منیم نەگە تۆم خۆش نەویستیان نەمەکردی بە هاوسەری خۆم بە هاوژینی خۆم بەڵام کێشەکەی من لەگەڵ تۆ ئەوەیە مناڵەکانی هەمال کردووە
کێشەکەمان دیاری کرد ئیهمالکردنی مناڵەکانە بەس مناڵەکانی ئیهمال کردو وەرە با چارەسەری ئەوکەین ئەمە قابلی چارەسەر بەس تۆڵی تۆ ژنێکی خراپی وای تو سەبەبەکەش ئەوەیە کە مناڵەکانی ئیهمال کردو ئەی بۆ ناچتە سەر کێشەکە بڵێ مناڵەکان ئیهمال کردووە تۆ ئینسان کەواتە چارەسەری ئەم کێشەیە ئاسانە بەڵام هجووم کەی دەستە شخصیەتی و قسە بەخۆی و با و باپیری بڵیت و ناو ناتۆری لێ بدۆزیتەوە و سوکاتی پێ بکەی مشکیلەکە ئاڵۆسترە بێ یا من کێشەکەم لەگەڵ تۆ ژنەکە ئەوەیە کە تۆ خواردنەکەی سوێریەکەی بۆ نمونە یاخود ماڵەکە پیس و چەپەڵە پاک و خاوی میوانی ڕێزی ناگری یاخود هاوسەنگێکە ڕانەگرتووە لە بینی داهات و خەرجیە تۆ ئێستا ڕوبع مەعاشەکە کە وەکو جاران نییە ئێستا لە سابی سوێکی بڕن تۆ وەکو جارانە بە مخەسات و دەبڵەوانی ئێستا تۆ هەروکو جاران لێ خوڕی ناڕوا بەڕێوە ئەبێ بە پێی گۆڕانکاریەکان حسابی خۆکەی هاوسەنگی ڕاگری ئەگەر بەم شێوەیە بەڕێزان مامەڵە لەگەڵ یەکتی بکەین وەڵڵا کێشەکان زۆر زۆر ئاسانن بەڵام کەم دایک و باوکێ بەم شێوە مامەڵ لەگەڵ یەکتی بکەن یەکتی تاوانبارەکەن ئەژداد و ئابای یەکێنە دەرەوە ئەوی لەژێر بەڕێی هێنە سەر بەڕە شتێکی تر هەیە بەڕێزان ئێمەی مرۆڤ خاڵی بەهێز و لاوازمان هەیە بۆیە هاوسەرەکە و سەد شتی جوانی هەیە من دڵنیام بەڵام دەشتی ناشرینی هەیە ئەگەر دەتەوێت کێشەکان چارەسەر بێ لە سەد شتە جوانەکەەوە دەست پێ بکە نەک دەشتە ناشرینەکە من هەموو جارێ وتومە حتا بۆ مناڵەکانیشمان لە پەرۆدەی مناڵە دائیمەن ڕۆین بەڵێ خاڵە لاوازەکانیانە من بەردەوام و پرسیارم کردووە لە هەموو کۆڕ و کۆبوونەوەیەکە دائیمەن بە دایک و باوکە بەڵام تۆ مناڵەکە و نۆ دەرسی دەرچووە یەک دەرس دەرنەچووە تخوا ناوچەوانی مناڵەکە و ماچەکەیت و بە قوربان و بە ساقەیە بێڵێ ڕۆڵە ئەمرێ درێژ بێ لە ١٠٠ نەجاحەتێ ناوە نۆ دەرس دەرچووە لەدا لە ١٠٠ ناجح نەبووی ئەوە چارەسەرەکەین و ئاکەین و ئاکەین وزان کێشەکە بۆ سعی و نەکردووە کەم تەرخەمی مامۆسا بووە لە ناو پۆل ئەگە بەڵام یەکسەر ئەوە ناڵین ناچین لە خاڵە بەهێزەکانیەوە بڕۆین ڕێگەڕین بە خاڵە لاوازەکەی ئەڵێن داوە شەی ئەمرێن نەمێنێ ساڵێکە خزمەتی تۆکەم گوڵاڵە سوورەیەکت تایە ئەی چاو بۆ نۆکەی تری نەبیری بە هەمانشی لەناو خێزانەوەی بەڕێزان ژن شتی جوانی هەیە پیاویشتی جوانیە بەڵام ناچین جوانەکان یەکتری ببینین یەکسەر شتێک بە دڵمان نەبێت چینە سەر ئەوە ئەی باشە شتەکانی تریشی دەباسکە تۆ کاتێ باسی شتە جوانەکانەکەی شتە باشەکانی هاوسەرەکە دەکەی من دڵنیام باری دەرونی ژنەکە و بە جۆرێکی ترە بێ ئەو کاتاڵێ ئەم دووسێ خاڵەشێ دەبا ژیانی خێزانیمان بەختەوەر بێ دەبا زیاتر دڵخۆش بین با ئەم دووسێ خاڵە سلبێژ لە کۆڵ خۆمان بکەینەوانێ ئەو کاتە ئاسانە چارەسەرکردنی کێشەکان بەڕێزان یەکتر لەوانی کە کێشە دروستەکە خەڵکە بە ئارام نەبێ خۆڕاگر نەبێ بەڕێزان سەبر ئەی بۆڵێن سەبری ئەیوبێ هەبێ والله لە هاوسەرگیریە بەخوا بێ سەبری ئەگەر ئەیوبێ نەبێ نزیک بێ لە ئەیوبەوە خداویسەکانی ژیان زۆر بووە ئیغراءات زۆر بووە ئەم هەموو تۆڕە کۆمەڵایەت و ئینتەرنێتە دنیای هێناوتە ناو ماڵەوە ژنە سەیرەکە شتە بینێ پیاوە شتێک ئەبینێت ئەمانە خۆی کێشە دروستەکە مناڵە داوای شتەکە زۆرجار کێشەکان لە مناڵەکانەوەیە پێداویستەکانمان بۆ دابین ناکرێت بۆڵە بۆڵ دروستە بێت و کێشە لە نێوان ژن و پیاوە دروستە بێت بەڵام ئینسان چەند بە ئارام بێ چەند سەبری هەبێ ئەوەندە زیاتر مشکیلەکان زاڵەبی بەسەریە بەڕێزان هەندێکیان زەمن حەلیەکە هەندێک مشکلە هەیە وازی لێبێنە خۆی زەمن حەلیەکە هەندێک مشکلە هەیە بە گفتوگۆ و مناقەشە هەندێکی تر هەیە کەسێک هاوکاری تامکە هەتا دوای ئێمە توانین بەڕێزان بەڵام وا سەبری نێرشێگە یەکسەر ئینفعالەکە و عەسەبیە بێ و تووڕابێ تەبەن هەڵچوون و ئینفعالات گەورەترین کێشەیە بەڕێزان لەبەر چی لەبەرەوەی کاتێ مرۆڤ ئینفعالەکە واتە تووڕە ئەبێ غیرە ئەکا تووشی دڵ ڕاوچێ بێ خەفەتی زۆرە بێت چیە بێت چیە بێ ینی تووشی هەڵچوونە بێ ئینفعالات عەقڵ ئیش ناکە ئەمە کێشەکەی عەقڵ ئەکوژێتەوە عەکسی یەکن بەڕێزان واتە بۆیە دائیمەن ئەڵێ وتراوە هیچ کاتێک وەکو ژن و مێرد وەکو دایک و باوک وەکو هەر کەسێک قەت لە کاتی ئەو پەڕی دڵخۆشیە قەرار مەیە چکە لە کاتێکە زۆر زۆر دڵی خۆشە قەرارەکانێت چونکە لە حاڵەتێکی ئینفعالی خۆشیای قەرارەکانە عاتفیە بێ هیوا هەیە لە کاتێکی دڵخۆشیە ئابێت داوەتێکیان کردووە هەڵیە خەڵەتێنن کۆمەڵە شتی پێیەکەن دوایش پەشیمانیان بوام کرد جاران ئەوانەی کە لە شاییە ژن گواستنەوەیە جاران ئەوی لۆتی شت هەبوو کە پیان دەهۆڵ و زۆرنانێنە ئەها جوزەلەکەی نا بەر دەم توانێت دوو بەسەر تا هەڵی یا نازامچی کابراژی فعالیە کرد و عەسەی نەبوو و ئەو عالەمە سەیرەکە چی لە جیرفانیە هەبوو یایە چاگەی زانی شۆنێ خاتە حاڵەتی فعال دوایی کە شایەکە تەواو بە ڕۆی گواشە من بۆ بێ عەقڵێم کە هەم پارێم وایە بە هەزار دینارم باە بۆ وام کرد بۆیە هیچ کاتێک ئێوە وەکو هاوسەر زۆر دڵتان خۆشە قەرار مێت کە قەرارەکان عەقڵی نییە کاتێکیش عەسەبی و تووڕەن هەر قەرار مێن بڕیارەکان تەئجیل کەن چێ لە کاتی هەڵچوونە بە لایەنی خۆشی و لایەنی ناخۆشی
قەرارەکانمان بڕیارەکانمان بنەمایشی عاتیفیە بێ لەسەر بنەمایشی عەقڵی و مەنتەقی نابێ بۆ یەک کێشەمان بۆ دووسە بێت. یەکتر لەوەی کە کێشەکانمان بۆ ئاڵۆزەکە و چارەسەری ناکا لێکدانەوەی هەڵەیە تەفسیری غەڵەت. بەڕێزان هەموو سەرچاوی کێشەکان ئالێرێ چۆن لەو دنیاە تێبگەی لێرە چۆنی تەفسیری کە ڕەفتارمان ئەوە واتە تۆ یەکی هاوسەرەکە و قسەیەکت بۆ ئەکا ئەگەر تۆ لێکدانەوەیکی هەڵەی بۆ بکەیت بڵێ ئەوە قیمەتی من نازانێ یا ئەوە مەخسەی ئەوەیە یا من بە کەمە زانێ ڕێک ئینفعالەکەی واتە هەڵچوونێکی سلبی ئەبێ تووڕابی عەسەبیە بی یا غیرەکەی لە هەمان کاتیشدا ڕەفتارێکی غەڵەتە دەبێت جنێوەی دوورەکەویتەوە ماڵ بەجێڵی توزانم نان ناخۆی مانەگری ماڵەوەی بۆ بەجێڵی ڕەفتاریش هەڵاکەی بەڵام ئەگەر لێکدانەوەیکی عەقڵی و مەنتەقی وە بکەدا وتیانە ئەوە هاوسەرمە مەخسەی ئەوەیە من نەکەومە هەڵەوە مەخسەی ئەوەیە زیاتر سەرکەوتوو بم مەخسەی ئەوەیە وا بکەم بەرژەوەندی خێزانیە ئەو کاتە ئینفعالێک یا هەڵچوونێکی پۆزەتیڤ باشی لەگەڵا بێ ڕەفتارێکی جوانی لەگەڵا بێ بۆیە زۆر جار کێشەی ژن و پیاو ئەوەیە لێرە تەفسیری غەڵەت بۆ بەرامبەرەکەکە مەسەڵەن سەیری ئافرەتێکەکە یەکسەر ئەڵێەوە منی خۆش ناوی ئەوی خۆشەوە ئەوە غیرەکە ئەوەیە وێ ژنی تر بێنێ ئەوە ئێ باشە چێ ئەڵێ وایە چێ ئەڵێ جوانیەکانی تۆ بەراورد ناکە بە جوانیەکانی ئەو بڵێ وەڵا خێزانەکەی من زۆر لەو جوانترە چێ ئەڵێ ناڵێ بەس نیش ژنەکەی من وەکو ئەمە نییە وەکو ئەمە نییە تۆ چوزانی خۆ لە ناو مێشکانی بەڕێزان زۆر جار تەفسیری هەڵە لێکدانەوەی هەڵە من خەڵکە زان کێشەی گەورەیان هەبووە ئەڵێ وڵا پیاوەکەم لە تەلەڤیزۆن سەیری موزیعەکە موزیعەیەک بڵێن ئەخبارە خوێنێتەوە شتێکە خوێنێتەوە هەندێک قساکە دیارە منی بەدڵ نییە خۆی هەندێک جار بەڕێزان ئەمانە بنەمای واقعی هەیە بە ڕازگۆ بین لەگەڵ خۆمانە بۆیە ئەمە یەکێکە لە کێشەکان نابێ ژن و مێرد کە دائەنیشن شتێک بڵێن هەستی بەرامبەر بریندارکە یعنی تۆ کە ئەزانی ژنەکە و پیاوەکە و بەمەیز عازێ مەیکە تۆ خێزانەکە و لە تەنیشت تۆی براکەم ئەڵێ سەیری ئەمە کە ئەم گۆرانی بێژام و مەسی لە ماسەڵ ئەمە ئافرەتە ئەمە پیاوە یعنی چی یعنی ژنەکەی تۆ ئافرەت نییە تا ئەمە چەند جوان یعنی ژنەکەی تۆ ناشرینە ئەخڕۆی ژن پەڕی سبێ خوێنێتەوە براکەم یاخود ئافرەتەکە بنەوەی تر قسە بکە ئەیوانەیە پیاوەکڵی دیارە بە غیرەکە دیارەمە منی خۆش ناوێت دیارەمە دڵی پیسە دیارەمە بە تەمای شتێکە ئەمە لێکدانەوە هەڵەکانە بەڕێزان بۆیە تا ئەتوان بەڕێزان لێکدانەوەی پۆزەتیڤ کە متمانە و سیقە هەبێ مەترسە کە تۆ سیقە و هەبێ بە هاوسەرەکە و بەڕێزان ینی خۆی گەورەترین شت لە نێوان ژن و پیاوە سیقەیە متمانەیە بەخوا سیقە و پێی نەبێ دڵی پیس بێ غیرەی لێ بکەی گومانی لێی هەبێ ئەفەوتیت لەبەر چی لەبەرەوەی ئەگەر ژن بێ یا پیاو بێ واللهی سیقە و پێی نەبێ پەیوەندیەکە لەسەر بنەمایەکی پتە و احترام و خۆشەویستی و هاوسەرگیری نەبێ بەخوا فەوجێکی جەیشێکی بە دیارەوە دانی خیانەتی خۆی دەکا ئەگەر بیەوێ لەبەرەوەی نابێ ئەمەگە گومانیش لە یەکتری بکەین و ئەمەگە تەفسیری هەڵە بۆ شتەکان بکەین یا جاریوە بە شێوازی هەڵە چارەسەری کێشەکانەکەی مەڕێزان کێشەیەکەی لە جیاتی حەلیکە ئەڕوا ماڵەوەی بۆ بەجێڵێ ئەمەکەی کێشەیە پشتی تێیەکە چێشتی بۆ لێنانێ قسەی لەگەڵ ناکە ئەمانە کێشەکان ئاڵۆزەکە بەڕێزان ژن هەیە هەر غیرە لە پیاوەکەیەکە پیاوەکەشیش گوناحێکینێ یا بەعکسەوە پیاوەکە غیرە لە ژنەکەیەکە و ژنەکەشی گوناحێکینە ئەگەر لەسەر ئەم غیرێ لەسەر ئەم شێوازە هەڵە هەر بەردەوام بی وردە وردە تۆی تر کە ئەم تەفسیرە غەڵەتە و هەبوو کە زانی و پیاوەکە وایە ئەڵەی وایە وردە وردە لی دوورەکەویتەوە پشتی تێەکەی قسەی لەگەڵ ناکەی سارد و سڕەبێ وردە وردە کێشەکە ئاڵۆزە بێ لە جیاتی کێشەکە چارەسەرکەن کە کێشەکە ئاڵۆز وردە وردە تۆ لە پیاوەکە دەکەی لە ناو ماڵە کە ناو ماڵە سارد و سڕ بوو ئەم پیاوە ئەڕوا لە دەرەوە بە دوای شوێنێکی گەرما ئەگەڕێ کەواتە ڕەفتارە هەڵەکەی تۆ بوو بە پاڵنەر پیاوەکە و تەرەبێ بێ بچێتە دەرەوە کاتێ لە ناو ماڵە ژن بێ یا پیاو بێ هەست بە ئارامی بکە هەست بە خۆشەویستی بکە هەست بە ئەمان بکە هەست بە ڕێزگرتن بکە تەرە نابێ ناچێتە دەرەوە زۆربەی ئەو ژن و پیاوانەی کە خیانەتی زەوجیەکەن کە ئەچنە دەرەوانێ کە کەسانی تر وەکو فەراغێکیان هەبێ بۆیانە دۆزنەوە یا بۆیان پڕەکەنەوە بڕواو هەبێ لە ئەنجامی کێشەی خێزانیەوەیە ئەم کێشەیە لەم خێزانەیە هەیە ئەم ژنە ناتوانن پێداویستیانی بۆ تێرکە دەکەم تەرخەمی خۆی یا پیاوەکە ناتوانێت هەل لە دەرەوە هەر کەسێک تۆزێک بە نەوعی مامەڵی لەگەڵا بکە ئەو حەز و ئارەزووی بۆ تێرکە ئەو بۆشایی عاتفیە دەرونی بۆ پڕکاتەوە یەکسەر تەسلیمە بێ هەڵە خەڵەتێ نەفسی ئینسان چێ بەڕێزان ئینسان ضعیفە لەبەرەوە زۆر جار مامەڵەی هەڵەی تۆیە وا لە هاوسەرەکە دەکات تەرەبێ بچێتە دەرەوە کەواتە مامەڵەی هەڵەی لەگەڵا مەکە حاڵێکی تر بەڕێزان
هەندێک کەسێ زۆر ئەنانیە خۆپەرست هەر بۆ خۆی واللهی من حاڵەت هاتوتە لامان بڕوا و ببێ یعنی جاری وایە بڕوا ناکەی ئەڵێ باوکمە تا پێنجی بەیانی شەشی بەیانی لە کافتریا و لەم لاولایە بۆ خۆی سوڕێتەوە پێنج و شەشی بەیانی ئەی ئێوەڵە وڵای مەهمال کردو لێمان ناپرسێتەوە ئەڵێ بۆ خۆتان بژین بۆ نمونە باشترین جل لە بەرەکە باشترین خواردن نەخوات چی ئەکات چیەکە کەچی بۆ ئێمە دڵی نای لە فێ بێنێتەوە هێ نابێ بەڕێزەکەم چۆن نەبێ باوک یا دایک ئەومە ئینتیهازی بێ ئەومە ئەنانی بێ ئەومە خۆپەرست بێ طبعا ژنێکە خۆپەرست بێ و هەر خۆی بێ و هەر خەریکی سەیران و گەڕان و هاوڕێکانی بێ و بچێتە دەرەوە هەر خەریکی جلی جوان و کات بەسەر بردننی خۆی و خۆشی خۆی بێ مناڵەکان سەرگەردانە بن هاوسەرەکەی تری لەکەوێتە تەقە قبولی ناکات یا ئەوەی لی جابێتەوە یا هەر شەڕ و ئاژاوە بێ یاری ژۆکو ئەوەکە کە هەر هەمووی خراپە بۆیە بەڕێزان مادەم جەناب شوو کرد یا ژنی هێنا ئەبێ واز لە ئەنانێت و خۆپەرستەکەی جاران نەبێن ئەگەر هەو بووە تەواو ئێستا کەسێکی تر هاتە ژیانتەوە کەسێکی تر بەشدارە لە ژیانتا هەر خۆت نییە بە تەنیا دوای مناڵ خستۆتەوە کەسانی تریش هاتوونەتە ژیانتەوە تۆ بێ کات بەوانیش تەرخان بکەیت زۆر جار بەڕێزان ئەمانە من هەمووی هاتۆتە لامان بڕواتان هەبێ هەمووی پەیوەندیان کردو ئەزانینم کێشانە لە چی جۆرەکانی کێشەکانی ناوخێزان چێ بەڕێزان هەندێک کەس لە ژن و پیا و لەسەر با بڵێن کێشەی پەروەردەکردنی مناڵ کێشە دروستە بێت هەندێک جار پیاوەکە عەکسی ژنەکەیەکە یا ژنەکەڵێک کە ئەوە نازی مێرێ پیاوەکەڵێ نەقەی ناکە یا بەعەکسەوە یا جاری وا ژن و پیاوەکە ڕێکن خەس و خەزور تەداخولەکەن و نازێکی زۆرێن بە مناڵەکە و دوو تەربێت و ئەمانی دەنگە دەنگەکەن وڵی خەتای باوکی توی وڵی خەتای دایکتە وڵە خەتای زۆر جارەمە کێشەکە دروستەوێ بۆیە گرنگە ئێمە هەزاران جار و تومانە لەسەر پەروەردە هەر کاتی ڕەفتارێکی باشی کرد مناڵەکەمان هەمومانە بێ بڵین دەست خۆش کارێکی باشە بۆی دووبارەی کاتەوە بێ بە ڕەفتارێک و عادەتێک و خویەک لەلای هەر کارێکی غەڵەتیشی کرد لێ قبوڵ نەکەین لێ ڕازی نەبین بۆ ئەوی وازی لێبێنە و دووبارەی نەکاتەوە یەکتر لە کێشەکان بەڕێزان کێشەی داراییە کە خێزان لە ناو خێزانە دروستە بێ هەندێک خێزان هەیە تر ژنەکە بێ یا پیاوەکەی هەردووچان ناتوانن تەوازون هاوسەنگی ڕاگرن لە نێوان داهات لەگەڵ خەرجیە بەڕێزان زۆر گرنگە بۆ ئەوەی ئێمە ئێستا خۆتان لە قەیرانێکی ئابووری قورسین نازانین تا چەندیش بەردەوامە بێ هەندێک کەسێ لە کاتی پارە ڕژانەکەی چۆن ژیاوە ئێستاژەوێ ئاوە بژی ئێتەبنەوەی کێشە خێزانی دروستە بێ لەبەری پارەکە بەش ناکات معاژ وەرەگرێت دەی مانگێت تەواو بۆ ئەکەونە سەر قەرست ژنەکە قوبوڵی ناکە یا پیاوەکە قوبوڵی ناکە یا پیاوەکەی بەشتی لاوەکی پارە سەرفەکە بۆیە ئەگەر بمانەوێت ئەم کێشانە نەبێ ئەبێ ئێمە ڕێککەوین لە ناو خێزانە داهاتی هەردووکمان یا یەکێکمان هەرچێکمانێ ئەمە داهاتەکەمانە وەرەقەیشی ئاوا بێنن بەڕێزان ئەگەر کرێت چی ئەمە کرێت کە ئەمەنەیە ئەمە پارەی مۆلیدەیە ئەمە پارەی کارەبایە ئەمە پارەی ئاوە ئەمە نازانم چییە ئەمە مەصرفی مناڵەکانە ئەمە ئەنتەرنێت ئەمە بەنزینی سیارێ و ئەمە زۆرە مەصاریفەکان ئێ باشە لە سەیر دەکەوت ئەبێ بە شێوەیەک ئەم هاوسەنگیە ڕاگرن کە قەرزار نەبن ئەگەر هیچ شتان بۆ نەمێنێتەوە وانی پاشەکەوتێن نەکەن با قەرزار دەبن بەڵام بەعەکسەوە تۆ دەست کراوەبی هاوسەنگی و تەوازن ڕانەگری لەبەر لە نێوان داهاتەکە و چەنگی هەیە و لە نێوان چەنگی خەرجەکەی بێگومان تەبەنەکەویتە سەر قەرز و کێشەی خێزانی دروستە بێ بۆیە گرنگە ئەم هاوسەنگیە ڕابگیرە خاڵێکی تر هەیە بەڕێزان کێشەی عاتفیە هەندێک جار ژن و پیاو یەکیان ئەوی تری هەمالەکە یعنی خۆشەویستی نایەتێ ڕێزی ناگرێ گوێی لێ ناگرێ کاتی بۆ تەرخان ناکە یعنی ژنەکە زۆر جاڵێ من کارەکەرێکم لەم ماڵەیە چیم بەشەر نیم ئەمە ئوتێلم پیاوەی منیەتە و تیاخەوێ ڕاتەوە یعنی زۆر جار من بۆ ناوی پیاو زیاترێنم زۆربەی بەڕاستی کێشەکانێمی پیاو زۆر جار کەم تەرخەمی لەو لایەنەوە ڕاستە ژنی شەیە کەم تەرخەمە بەڵام ڕێژە ئەو توێژینەوانی کە کردومانە زیاتر پیاوەکان کەم تەرخەمن خۆی بەزەبێ لێ عوزێکی بۆ پیاو بێنینەوە پیاو کەمتر عاتفێ بەڕێزان وەکو ژن نییە ئەبێ لێرە سایکۆلۆجیی ژن و پیاو بزانین یەکتری ژن حەز بە شتی عاتفیەکە حەزەکە ڕۆژی دەجار بە قوربان و بە ساقەیبی لە مناسەباتەکانە گوڵی بۆ بێنیتەوە شتێکی کڕی بڵێ ڕەبی پیرۆزی بێ لێ و جوانە ماشەڵامە چەند جوانە پیا وا ناڵیتە تەبعی پیا وایە شتێکی جوانە کڕێ لێ خراپ نییە پیا ئاوەکو بەڕقێ جوابێتەوە باشە عیبی نییە ژن بەوەی زعاجە بێت
بەڵام ئیترێمەش تۆزێکینە پێشەوانیش تۆزێ تەنازولکەن و تا هاوسنگیەک یعنی وەکو بڵێ حەلیکی وەسەتە دۆزینەوانی هێڵێکی ناون بۆ خۆمان نەمن نەتوانم بەخواوەکو ئافرەت سایکۆلۆژێتی ئەو جێبەجەکەم نەویش دەتوانێت وەکو منکە لەبەرەوە ئەبێ ئەو مڕاعاتی ئەو دوو خاڵە جیاوازەش کرێ بەڵام ناشبێت پیاو هەر بۆ خۆی بژی و لەلایەنی عاتفیەوە ژنەکەی هەمال کات و یا بە عەکسەوانەیە تەبەن ئەمە کێشەی خێزانی لێکەوێتەوانێ و ئیترەوەیە کە ئێستا زۆر خێزان بەدەستەوە ناڵێنن. خاڵێکی تر بە ڕێزان کە کێشەکان ئالۆزەکە ڕێزنەگرتنی بەرامبرە واللهی لە ناو هەر خێزانەکە احترام و ڕێز نەما دەستی لێ بشۆ هەکە جاری وایەمە لەبەر چاوی ئێمە زار جنێو بە یەکترین ژن و پیاو چون شتی وابێ ژنەکەڵێ لێمەیە ناوچەوان دەستی شکان و پاچی شکان و جنێو بە دایکمە بە خوشکمە بە برامە بە خۆمەیە ئەوە اینجا بڕێزان واللهی هەر کاتێک ژن و پیاو کەوتنە جنێوان بە یەکتری پیاکێشانی یەکتریە و خێزانە زەحمەتە درز و دەلاقەی زۆری تێکێ من ناڵم چاک نابێتەوە ئەگەر ئەم دوانە بگەڕێنەوانێ بۆ ڕێزگرتنی بەرامبەر داوای لێبودن لە یەکتری بکەن چارەسەرە بێ بەڵام یەکێ لە بیدایەتەوە بە شەڕ و جنێ و لێدان و سوکایەتی کە احترام نەما بەڕێزان تەواو خۆشەویستیت بارەکات ئێمەڵین یەکەم دووەم پێداویستی دەرونی خۆشەویستیە یەکەم پێداویستی دەرونی ئەمن و ئاسایشە تۆ ڕێزی بەرامبەرەکە و نەگی و سوکایەتی پێ بکەیت و جنێوی پێ بیت و ئیهانەی بکەیت کوا ئەمن و ئاسایش لەو ماڵە کوا ئەو ژنە و پیاوە هەست بە ئەمانەکە کوا ئەو مناڵانە هەست بە دڵنیاییەکەن یە خۆشەویستی لەکوێ پێیابێ نابێت بەڕێزە یەکەواتەمە دوو دەلاقی گەورە کەوتە باری دەرونیمانەوە کە هەردووکیان دوو پێداویستی یەکەم و دووەمی دەرونین واز لە نان و ئاوەکە بێنەوە پێداویستی فسیۆلۆجیە لەبەرەوە نە هاوڕێیەتی بەبێ خۆش بە ڕێزگرتنە بێ نە هاوسەرگیری بەبێ ڕێزگرتنە بێ لەبەرەوە تا ئەتوانن تەحملکەن وەکو بڵێن هێڕشکەنە سەر ڕفتارە هەڵەکان دەستنیشانی هۆکارەکان بکەن ڕێزی یەکتری بگرن جۆ لە یەکتری بگرن سوکایەتی بە یەکمەکە نەگەرتانی هاوسەرگیری بەردەوام بێ بۆ مناڵەکانتان بێ بە قوربانی بۆ مناڵەکانتان لە شوێنێکی بێلایەن یا شوێنێک کە خێزانی یەکتری ببینن توخوا گوناح نییە بە کەم تەرخەمی خۆتانەتوان ئەمە کێشەکان چارەسەر بکەن ئەگەن تەلاق و لێکجابوون و مناڵی داما و سەفا و مەروای پێ بکەیت هەفتەی لای باوکی و دوو ڕۆژ لای ئەو بێ هەفتەی ڕۆژە سەعاتی ئەو بیبینێ ئەمە چ پەروەردەیەکە بەڕێزان یاخە لەمانەمی کاریگەری خراپیان لەسەر باری دەرونی مناڵەکانە بێ و بیر لە مناڵەکانتان بکەنەوە بیر لە مستەقبەل و پاسە ڕۆژیان بکەنەوە آخر ئەگەر تۆ بەم شەڕ و ئاژاوە بیبێتە سەر ئەم کچ و کوڕە و لە دواییە بە گومانە بن لە هاوسەرگیری بەخوا ئەوانیش لەوانی هەرشوو نەکەن یا بە ترس و دڵڵاوکیەوە شوو بکەن یا ئەوانیش وەکو ئێوە چارەسەری کێشەکانیان بە شەڕ و جنێ و سوکایەتی بکەن یەکتر لە هۆکارەکان بەڕێزان خیانەتی زەوجێزان زۆر بووە خیانەتی زەوجی بەڕێزان نازانم تۆ ئەم کەسە و کورۆ بە هاوسەری خۆت یعنی چی خیانەتی لێکەی لەولاوە یعنی ئەگەر حتا تۆ ئەڵێ من هاوسەرەکەم پێداویستەکان تێر ناکە کاکە بەپێی شەرع بڕۆژنی دووەم بێنە بڕۆژنی سێم بێنە وەڵاهی بە بڕوای من ژن قبولی ژنی دووەم کا بەس قبولی هینی پێ ناکرێت خیانەتی زەوجی تۆ مادەم ئەمە ئافرەتە و هێناوە تۆ هاوڕێزی بگرە تۆڵێ هاوسەر هاوژین یعنی چی خیانەتی لێکەی زۆر جار ژمارەیەکی زۆر لە ژنان ئەڵێ پیاوەکەم ئافرەتی تری خۆشەوە بە مۆبایل قسەی لەگەڵەکە خیانەتم لێکە بینیمە ئەمەی کردووە یا بەعکسەوە پیاوەکە چەندێک کەمە لە ناو ژنانە بەڵام ئەوی شەیە پیاوەکڵێ ژنەکەم خیانەتم لێکە ئەوەمەکە ئەوواکە تەبانی تر کە تۆ لەگەڵ یشێکە ئاخەوی دڵی لایشتە بێت چۆن تەلاق لێک جابوون و نابێت چۆن ئەو خێزانە ناوێ بە جەهەنەم جا ئەمەش یەکتر لەوە کاتی خۆی ئێمە حەڵقەیەک بە دوور و دێژی باسی ناپاکی و هۆکارەکانیمان کردووە یەکتر بەڕێزان لە هۆکارەکان کە کێشەکان دروستەکان تەرخان نەکردنی کاتە بۆ یەکتری یعنی وەکو لە سەرەتای بەرنامەکە باسم کرد بەڕێزان یعنی ژنی وا هەیە یا پیاو دڵ و دەرونی کە بۆ باسەکە دوو کەڵ زۆ خاوی لێتە دەرەوە ئێڵم باشە لەگەڵ هاوسەرەکەدا بۆ دانانیشی باسیم کێشانە پێڵی جۆم لێ ناگرێ کاتم بۆ تەرخان ناکە بۆ یەک گرنگە لە زۆر خێزان لە زۆر وڵات بەڕێزان جومعان دائەنێن ناچێ بۆ ئیش پیاوەکە دائەنیشن مڕاجعی و هەفتەیەکەنەوە ئەرێ ژنەکە کێشەکان چی بوو چی منێ بە دڵ نەبوو کێشەی خێزانیمان چی بوو مناڵەکان کێشەیان چی بوو ئەم شتانە چی بوو بۆی مڕاجعەیەکی بکەنەوە چارەسەری بکەن با کۆ نەبێتەوە ئەرێ مناڵەکان وەزیان چۆنە لەگەڵ مەکتەبە لەگەڵ برادەرەکانیانە ئەرێم ئایپات و مایپاتە ئاگال لێ سەیری چیەکەن سەیری چی ناکەن ئەپێمانە ئاگامان لێ بێ بەڕێزان چونکە دوایی کە کێشەکە دروست بوو چارەسەرکردنی ئاسان نییە زۆر زەحمەتە بۆیە ئەمە کە ئێماڵێن کات بۆ یەکی تەرخام بکەم ڕۆ هەبێ وای جومعانی جیشەکە یاخدە نابێ براکەم
معیشت چەند گران بێت تۆ ڕۆژەکە دەتێ بۆ ئیسراحەتی خۆ تووشی سووتانی دەرونیە بی ئەو ڕۆژە کاتێکی دانێ لەگەڵ هاوسەرەکە بچۆرە باخچەیەکەوە بڕۆ بۆ شوێنێکی گشتی سەردانی ماڵە خزمێ بکەن برە بچنە و دەشت و دەرەوە تۆزێ جەوەکە بگۆڕن ئاخر تۆ هەفتەیە 6 ڕۆژ سترێسێ لەسرە زەختێ لەسرە کۆیەکەی تۆ خۆ بێ ڕۆژەکە بێ فڕی بیتە دەرەوە یەوکوبی زەڵانێوە هەرفووی تێەکەی ئەگە تۆزێ هەواکەی بەتاڵ نەکەیتەوە تەقێ وەکو منزەڵی بخار وەیە وایە هەر زەختی لە ژێرا بێ و ئاگری لە ژێرا بێ آخر ئەگەر ئەم بڕغوانەی نەبێ هەڵاوەکە و زەختەکە بچێتە دەرەوە هاوسەنگی لە نێوان زەختی دەرە و ناوە تەقێ منزەڵەکە ئێمەش واین ئەگەر ئێمە نەتەقین تووشی گرفت و نەخۆشی دەرونیە بین بەڕێزان خێزانەکانمان بۆ تووشێن هەموو کێشەیە بووە ئێمە هیچ ڕەچایم شتانە ناکەین یەکتر بەڕێزان لە کێشەکان خۆشەویستی لە یەک لایەنەوەیە یعنی لە یەک تەرەفەوە کەسەکە کەسانێکی ژنە سوتاوە بۆ پیاوەکەی لەیلایەکی تەواوە پیاوەکەش لە دەشت و دۆڵێکە ئاگای لەم هەر نییە تەبن کێشە چۆن دروست نابێت چۆنم ژنە گلەی ناکات چۆنم ژنە توی سووتانی دەرونی نابێت بەعکسەوە پیاوەکە لە یەک تەرەفەوە هەر ژنەکەی خۆی خۆشەوێ ژنەکە ئێمالی کردووە ئەمەش نابێت بۆیە کاڵین هاوسەد گیری هاوژینی نازام چیناوەنی وەکو یەک هاو چۆن هاو وڵاتی هاوڕێتی ئەم هاوە لەوە هاتووە بەڕێزان بۆیە ناکرێت یەکێک هەر قوربانی با لە خێزانە ژنەکە یا پیاوەکە ئەوی تریش کەم تەرخەم بێ تەبەن کێشە دروستە بێت و سەدان مشکلە دروستە بێت و ئەو کاتە خێزان تووشی لێکترازانە بێت خاڵێکی تر بەڕێزان کە ئەم حاڵەتانە هەموو ئێمە دراسەمان لەسەر کردو کاتوتە لامان کە کێشە دروست بووە دوای ماوەیەک ئەوی ژەوەی شاردنەوەی ڕاستیەکانە بەڕێزان هەر شتێ لەسەر ڕازگۆیی بنیاد نەدرێ فێڵ و تەڵەکە و درۆ عمری کورتە مەسەلەن ژنە یا پیاوە کچەیە کوڕە پێش وکردن پێش ژنهێنان نەخۆشی دەرونی هەیە خۆمە تاوان نییە لێیان شاردوێتەوە ینی کوڕەکە نەخۆشێکی دەرونی هەبوو بە کچەکەیان نەوتووە یا کچەکە نەخۆشێکی دەرونیە بە کوڕەکەیان نەوتوە لێیان شاردوێتەوە دوایی کە شووی پێکردو دەرکەوتووە ئەمە خیانەتە ناکرێت تۆ بێ پێی بڵێ ئەمە کوڕەکەی ئێمەیە ئەم نەخۆشیە دەرونیە عیلاجی هەیە ئەمە کچەکەمانە و دنیاش ئاخر نەبووە خەڵکێکی زۆر نەخۆشی دەرونی هەیە و چارەسەری ژەبێ عیلاجی وەرەگرە بەڵام کە لێو شاردە و دوایی زانی لە فێڵیان لێ کردوم لە پڕ تووشی سەدمە ئەوێ بەڵام ئەگەر لە سەرەتایە زانی قوبوڵی کرد کێشە نیە تەواو قوبوڵی کردو قوبوڵیشی نەکرد باشترە هێشتا نە خزمایەتی دروست بووە و نە شەکرا و خوراوەتەوە نە مناڵ کەوتوتە بینەوە لێک جیابنەوە نەک کە مناڵ کەوتە بینەوە اینجا شەڕ و ئاژاوە دروست بێت بۆیە بەڕێزان ئەوە ئێمەنیش بەرە ناتۆمەیە نابێت بەڕێزان ئێمە ناتوانین دایک و باوکمان پشتگوێ بخەین چونکە دایک و باوکمان نێمان پەرۆ دەکرێت ناتوانین هاوسەرەکەشمان پشتگوێ بخەین ئەبێ هاوسەنگی ڕاگری پیاوی زیرەک ژنی زیرەک ژنی عاقڵەوەی کە ئەو هاوسەنگی ڕاگرێ بەڕێزان بەختەوەری خێزانەکەی خۆی ڕاگرێ من دڵنیام دایک و باوکیشە حەز ناکەن کێشە بۆ دروست بێ بەڵام هەندێکی تر کەم تەرخەمە ئەبینی یا هەر ئیهمالی با بڵێن دایک و باوکێکە هەر ئیحتیمام بە ژنەکەی ئەمەش نابێت ئێوە دایک و باوکتە حەقیان بەسەرتەوە هەیە توان پەروەردە کردو توان گەورە کردووە یعنی بەختەوەری خێزان بە ڕاگرتنی هاوسەنگی بەڕێزان ئەو هاوسەنگی ڕاگری لە نێوان دایک و باوک حەقی خۆیان بیتێ لەگەڵ هاوسەرەکەشە هیچیان لەسەر حسابی ئەوی تر نەبێت یەکتر لە کێشەکان بەڕێزان بدنە دەرەوەی کێشەی خێزانە قاستە نەمە لە ناو ئەو ژن و پیاوانەی کە تەمەنیان بچووکە مشکیلان پێ حەل ناکرێ ڕێک ئەچەند بۆ لای دایک و باوکیان ئەڵە دایە وایە قسابەتە دەوە تەمەن دایکیشە تەرەفی مناڵی خۆی ئەگرێت تێنێتە جەرجێتی تەرەفی سێم ینی تەداخولی کرد کێشەکان ئاڵۆزە بێ بۆیە ئەبێ ژن و پیا ئەوەندە توانایان هەبێ تەمەنەوە خۆی حەڵقەی کێوێ چۆن ئەم توانایی هەبێ چۆن کێشەی خێزانی خۆیان چارەسەری بکەن نەیبەنە دەرەوە کە بریشانە دەرەوە هاوسەنگی ڕاگرن ڕەزیلی و دڵپیسی و دیکتاتۆرە دەمەژەی کتێ بەڕێزان هەندێک ژن و یا پیاوەکە بێ ڕەزیلە یا دڵی پیسە یا دیکتاتۆرە هەرشت فەرزەکە لە ژنەکەی یا لە جنێو بە پیاوەکەیە ڕێزی ناگرێ ئەمەنا تەبەن لەم حاڵەتانەشە تەبەن گەورەترین کێشەی خێزان چێ بەڕێزان پیاو مەصرفی ماڵ نەکە یا ژن بیگرێتەوە من خەڵکە زانم پیاو ڕاستە زۆر جاڵن پیاوەکان ڕزیێنن بەس خەڵکە زانین وەڵی پیاوەکە داماوە معاشەکەی وەرەگەڕێک ئەی کاتە دەستی ژنەکەیە بە ژنەکەی بۆ شتی لاوەکە ڕزیلە بۆ ماڵەکەی سەرف ناکە پیاوەکەی داما و ڕۆژانەی لێوەرەگرێ نە ئەمەش و نە ئەوەش بەڕێزان دیکتاتۆریەتیش بەڕێزان ینی یەکێکیان بێ بە کەڵەگا بەسەرەوی ترەوە تەبەن هاوسەنگی تێگەچێت
ئەو هەست بە زوڵمەکە، هەست بە ناحەقیەکە، هەست بە چەسانەوەکە بێگومان قوبوڵی ناکە لە بەردەم دوو ڕێگای سێمی نییە. یا ئەوەیە ئەمیش دژی بوەستێتەوە ئیترەوەی کێشەکان ئاڵۆسترە بن لێ قوبوڵ نەکە، یا ئەوەیە قوبوڵی بکە خۆی بخواتەوە، هەر کۆی کاتەوە لە ناو هەر کۆی کاتەوە هەر کۆی کاتەوە هەر کۆی کاتەوە و دەری نەبڕێ. تەبەن ئەمەش کارە ساتە ژنێک هەر خۆی بخواتەوە، هەر خەفەت خوا، هەر ئیهانە و سوکایەتی لە ناو کۆ کاتەوە. تەبەن پاش ماوەی من زۆر جار باسمان کردووە تووشی کۆمەڵی نەخۆشی سایکۆسۆماتیە بێگە تووشی نەخۆشی دەرونیش نەبێت. نەخۆشی سایکۆسۆماتی قورحەی مەعیدە و قورحەی دوانزەگرێ و ئازاری پشت و ماسوولکەکان و ژانەسەر و چی ئەمە لە ئەنجامی کۆکردنەوەی خەم و خەفەتەکانە لە ناوە. بۆیە بەڕێزان کە تۆ هاوسەرگیری و کرد ئەبێ ڕێزی بەرامبەرەکەەوە بگری، سوکایەتی پێ نەکەی، ئیهانەی پێ نەکەی، بۆی مناڵەکان نەبن بە قوربانی. کاتە بەڕێزانی من لەم حەڵقەیە باسی ئەوەمان کرد ئەم کێشانە هەیە، سەبەبەکانیشی ئەمانن ئێداتوانی زاڵی بەسەریانە بەڕێزان. هەر پیاوێ ڕێزی خێزانەکەی بگرێ و ژنەکەش تەبەن ڕێزی هاوسەرەکەی بگرە و جۆ لە یەکتری بگرن، دەستنیشانی هۆکارەکان بکەن، ڕاوێژ بە کەسانی تر بکەن ئەگە شارەزاییان نەبوو، هاوسەنگی ڕاگرن لە بینی کەسوکار و ئەوانە و داهاتوانێوانی باسماکرد دڵنیاوی خێزانێکی بەختەوەرە بن و هیواداری هەموو خێزانەکان بەختەوەر بن. بەڕێزانێن ماوەی بەرنامەکەمان لێدا کۆتایی هات تا هەڵقەی داهات و تا بەرنامەیەکی تر خودای گەورە پشتیوانی هەموو لایەک بخواتان لەگەڵ.